زۆر پیاو هەیە و زۆر ئافرەتەیە. ئەمە خەلەلی کۆمەڵگایە. ئێمە شتانە باسەکەی خوا نەخواستاوە نییە خۆمان بابەتەکە بوروژێین و خۆمان باس دروست بکەین، بەڵام بینیومانە و بمان باس کراوە و ئێمە دەست ناخینە سەر بابەتێک بمانێت خوا نەخواستە خۆمان دروستی بکەین و گۆمی فیتنە بشڵەقێنین. حەدیثێک هەیە، حەدیثێکی ضعیفە، فیتنە خەوتووە لەعنەتی خوا لەو کەسە بێکە بەخەبەریەکاتەوە. بەڵام بۆ بە ئەمری واقع زۆر پیاو هەیە مناڵی هەیە و زۆر ئافرەتەیە مناڵی لەم پیاوە هەیە. پرسیارەکە ڕەنگە دەرددڵی خۆی لە لای مەلایەک بکە، لای مامۆسایەک، لای محامیەک، لای دکتۆرێک، لای گەنجێک، ئەڵێ من دڵم بە هاوسەری خۆم خۆش نییە. وەرە ئێمە بەدیلەکەی بچیە؟ تۆ کە بۆ نمونە مناڵێک تێ لە مناڵێکەوە دەست پێکات تا 10 مناڵ، بەدیلی چییە؟ ئەخۆ تۆ بێ بە عاقڵانە بڕیار بدەیت، تۆ بێ جارێک لایەنە سلبیەکانی لێک بدەیتەوە. تۆ کە بۆ نەبڕیار ئەدەی کەسێک و خۆش بوێ، چی ئەکەی لە مناڵانە؟ چی ئەکەی لە باوکت، لە دایکت، لە خوشکت، لە براد، لە کەسوکارت؟ چی ئەکەی لەم پیاوە کە جارێ پیاوەکەت پیاوێکی چاکە بۆ بە دڵت نییە؟ کێ لە ئێمە ئیسە من کاچمە بازاڕم قەڵەمە ئەکڕم، یەکەم شت وەرەقەیەک دانراوە لەسەر مێزەکە تاقیەکەم بزانم خەتەکەی باریکە، گەورەیە، نەرمە، ڕەقە. ئەی چۆن خەڵ مۆبایلێکە کڕێت تاقی ناکاتەوە؟ ئەی خەڵ زەواج لەگەڵ پیاوێکاکە ئەی سەیری ناکە، سەیری ڕەنگ و ڕووکاری ناکە، سەیری تەبیعەتی قسەکردنی، پرسیاری ئیشوکاری ئەخلاقی ناکە؟ چۆنە بێت تۆ لە خۆتەوە لەگەڵ پیاوێکا زەواج و کردو و دوای چەند ساڵ پێشەش مناڵی وەڵا من دڵم بۆی ناچێت، تۆ دیارە لە دەرەوە تەماشای خەڵکی ترەکەیت. یان پیاوی وایە وەڵا کێشەوبەرانیێتەوە لە ماڵەڵا من دڵم خێزانی خۆم خۆش نییە. باش تۆ چیەکە لەم 4-5 مناڵە؟ لە ڕێخواوە چی دینێکە تۆ هاتە؟ چه ئەخلاقێکە تۆ هاتە؟ ئەگەر پیاوی ئەچی ژنی ترێنی بڕۆ ژنی تر بێنە ژنەکەی خۆت تەلاق مەدە. ئەی هاوار، ئەی هاوارەمانە چی بە شەرێکن؟ وەڵڵی زەلامی وان بینیوە 15 ساڵ 20 ساڵ ژنی هەبووە تەلاقی داوە و تێتی یەک مناڵشم ناوێت کەوتێتە دوای ئافرەتێک، ینی ژنەکەی خۆی گەلێک باشتر بۆلەوە. بۆچی واکەن و پیاوانە بۆچی واکەن؟ ناوی دین ناشری نەکەن، ناوی ئینسانیت ناشری نەکەن، هەموو ناوێک ناشری نەکەن. جاری وا هەیە وا لەو ئافرەتاکەن وای ڕۆح ئەمرێنن، بۆ هەموو تەمەنێک ڕۆحی ئەمرێنن نایەت و تایم. بۆیە عاقڵ بە دنیایەکی کاتیە. جاری وا هەیە ئەم ئافرەتە وا ڕۆح ئەمرێنن، ئەم ئافرەتاڵێ لەسەر کوڕەی زەویە پیاوی باش بوونی نییە. و جاری وایە بیلعکس ئەم پیاواڵیە هیچ ئافرەتێک باش نییە. وەرە جاری وایە پەنا بخوا قسە بە سەحابە شەوتێ لەسەرم ناکەس بچانە. لەبەرەوە هەر کەسێک گیرۆدەی ئەم داوە بووە ئەوە فێڵی شەیتانە، ئەوە ناکەس بەچەیی خۆیانە، ئەوە خۆیان شەیتانن بۆ خۆیان. چوارە 2 مناڵۆ هەبێ، 4 مناڵۆ بێ، 5 مناڵۆ بێ، 6 مناڵۆ بێ، وەڵام من دڵم بە پیاوەکەم خۆش نییە، دڵم بە ژنەکەم خۆش نییە. وەڵڵاهی جاری وایە ئەم ژنەی خۆی ئەم پیاوەکە ئەڵێ دڵم بە ژنەکەم خۆش نییە. وەڵڵاهی جاری وایە ئەگەر لە بازاڕە بیبینێت ئاواتە خوازەکەەوە خێزانی بێت، کەەوە خێزانی خۆیەتی وەکۆڵێ چۆن ئەڵێ قسەیەکی جوانێ ئەڵێ ئەڵماسەکەی خۆی گۆڕێتەوە بۆ تەنەکەی خەڵک. لەبەرەوە عاقڵ بە، ماڵ و مناڵی خۆ بگرە، چاوی خۆ بەگرە، هەر هەڵەیەک شو هەیە بینی خۆت و خوا مقەسیری داوای لێ خۆشبوون لە خوا بکە، بەڵام ماڵ و مناڵی خۆ بگرە. عاقڵەوەیە ماڵ و مناڵی خۆی بگرێ، پێیەکی لاردانا ماڵ و مناڵی خۆ لە دەست مەدە. اللەبیب یەفهەمو بیلئشارە. خوای گەورە هیدایەتی هەموو لایەک بدات والحەمدولله.